منها بچن کوبانه محمود احمد پارێزەر لەسەر سینۆرێ کۆبانێ بمەرە دەم باش مامۆستا. دەم باش مامۆستا ئیرۆ لە کۆبانێ چ هەبوو؟ وەڵا هیرۆ رەوشە کۆبانێ گۆرەی هەروو هیرۆ شار گەلێکی سەبک بوو. داعشێ لە ڕۆژاوای کۆبانێ گرێت تر شەیرێ هاونا تۆباران کرد و هێزên کوردی بەرسivê wan danê û barefirê tehalifê dixwara li rojhilatê Kobanê xistin lê cî kesî sivîl tê de jiyan dikin wê derê heyat tabîyî bû û zarok û pîrak derketine ber dîwaran lê eno mazot tune û tişek tune xwe germ bikin xebroyê çikî germ dikirin û ma natê cew yanî tabîyî bû teqrîben. بەڵێ مامۆستا لە گۆر زانیاریان تا ڕەوشی لە کۆبانێ هەندێک کۆبانێ دەگەلێک خراپە ڕەوشا خەلکێ بۆچی خەلک vedigerin بۆچی نامێن لەسەر سینۆریان نامێنن لە تورکیە تحمل ناکێ خەلکی کۆبانێ تحمل ناکێ دکۆناندا و دixwazê vegere welew çawa bibê li Kobanê derbas kê û heta ku zanekê şehîd bihê yanî nisbeke mezin dixwazê vegere li ber axê Kobanê ve dîfa bike û وانية يونزي زيارتها. بله روشا شكلها موضوع تنا بنزين تنا كوز تنا سوبي تنا شكلها. كاس حتانها كسي جوار آلیکاری در باس نکرنش تو آلیا و آلیکاری نهاتنا. ولا آلیکاری تين يعني آن ملت آنجا بي يعني بينهم معلبات تيتش مش تيوني تين. كي جوار تيني؟ أف آلیکاریش کی جان آلیه و جوار تين؟ تين. وبله لسر پنابرن لسر سینور پنابرن کۆبانێ لەسەر سینۆر دمێنن و هەندێ تورکیە دەژی ڕەوشاوان دەوێ سەقا خراپ یا ساردە چییە؟ وەڵا گیر پێشی ماکینان دانە مازوت جتنە ماکینان بێخن ماکینان دانە وەرگۆ بەروێ ئەوێنە تشتێک دارن تنەنە ڕەوشەوان خراپە. بەڵێ ئەو ژێ تو ئالیکاری جوار نەهاتنە. جوان راجوات ایج هندر باجی را تیل جوان راجتین. بله ایرو هفپیمانیه چپرین داعش تو باران نکرنا لگور زانیاری لجمتا گری تل شعیری البروانه ملت الوادره وان گرتو باران کرده ملت چی بله کۆبانێ محمود احمد پارێزەر تبمەرە بووی گەلەک سپاس